ماراسۆنێکی دووڕۆژی لە بەغدا. ئایا مەسرور بارزانی مێزی یاریەکە بەسەر یەکێتیدا سەرە و ژێر دەکاتەوە؟ سەردانەکەی مەسرور بارزانی بۆ بەغدا تەنها گفتوگۆیەکی یاسایی نەبوو، بەڵکو وەک هەڵگێڕانەوەی مێزی یاریەکە بەڕووی یەکێتی لێک دەدرێتەوە. سەرۆکی حکوومەتیێرێم لەم بەڕاسۆنە سیاسیەدا نزیکەی بیسکۆبوونەوەی لەگەڵ جەمسەرە دژبەیەکەکانی شیعە و سوننە ئەنجامدا، بەڵام چوونە کۆشکی سەلام و دیداری سەرۆک کۆماری ڕەت کردەوە. پەیامێکی ڕوون بۆ بەغدا کە پارتی دەوێ بەبێ نێارە ناوخۆیەکەی ڕاستەوخۆ مامەڵە بکات. سەرنجڕاکێشترین بەشی ئەم گەشتە ڕازیکردنی نێارە دێرینەکانی وەک قەیس خەزعەلی و محەممەد هەلبوسی بوو بۆ سەردانیکردنی هەولێر. ئەمە گۆڕانکاریەکی بنەڕەتیە لە ستراتیژی پارتی، گۆڕینی کەللەڕەقی سیاسی بۆ نەرمیەکی ئامانزدار بە مەبەستی لێدان لەو پێگەی یەکێتی لەم دواییانەدا لە بەغدا بۆ خۆی دروست کردووە. پارتی درکی بەوە کردووە کە گۆشەگیریەکەی لە بەغدا ڕێگەی بۆ یەکێتی خۆش کرد ببێتە تاکە یاریزانی کورد لە ناوچەی سەوزی بەغدا، بۆیە ئەم جوڵەیە زیاتر لە هێرشێکی پێچەوانە دەچێت. ئەوە لە کاتێکدایە لە ناوخۆی هەرێم ئامینداری گشتی یەکگرتووی ئیسلامی بەدەست پێشخەریەک لە هەوڵی سفرکردنەوەی کێشەی نێوان ئەم دوو حیزبەیە بۆ پێکێنانی حکوومەتێکی یەکگرتوو. دواتریش یەخستنی دۆسیای کورد لە بەغدا. ئێستا پرسیارەکە ئەوەیە ئایا ئەم مانۆڕە دەتوانێت لایەنە عێراقیەکان لای یەکێتی دوور بخاتەوە، یان قوڵی کێشە کۆنەکان وەک دیوارێکی بەرز لە بەردەم ئەم هەوڵەشدا دەمێننەوە؟